لەبەر هاوسۆزیمان بۆ عەفرین، لەبەر هاوسۆزیمان بۆ کێشەی نەتەوایەتی و بۆ هاودینەکانمان، بۆ هاونیشتیمانیمان، بۆ هاونەتەوەیەکەمان کە لە یادی نەورۆزدا چالاکیەکانی ئاهەنگ ڕابگرین. ئەوە بوو دوێنێش لە مۆنومنت کە کوبنوویەکمان کرد تێگڕای برادەران وایان بە باشزانی کە ئێمە چالاکیەکانی ئاهەنگجێڕان بۆ یادی نەورۆز نەکەین، چونکە ئەوەی لە عەفرین ڕووەدا کارە ساتێکە مەرگە ساتێکە بەسەر نەتەوەکەمان دێت، ئێمە هاوسۆزیمان لەگەڵ ئەوان و بە خەمیمان بۆ ئەوان کە هەمومان دژی شەڕ بین، هەمومان دژی ئەو قەتڵ و عامە بین کە بەسەر میلەتەکەمان دێت، هەمومان پێکەوە داوای ئاشتی برایەتی بکەین، هەمومان پێکەوە دەست لە ناو دەست لە کوردستانێکی ئازاد، لە کوردستانێکی بەختەوەر، لە کوردستانێکی ئاوەدان بێکەوە ببژین و سەرجەم لاەنە سیاسەکان هەمومان ئاهەنگەکانمان بۆنەکانمان بەخۆشی بکەین کە لە شوێنێک کارەساتێک ڕوودەدا ئێمە وەک قەزای چەمچەماڵ هاوخەمی خۆمان بۆ شوێنە دەردەبڕین. بۆیە چالاکیەکانی ڕۆژی نەورۆز یا ڕۆژانی دوای نەورۆز وەک لیژنەی باڵای چەمچەماڵ ڕان دەگرین، بەڵام هاوڵاتیانی سنووری قەزاکەمان ئازادن خۆیان لە هەر شوێن و لە هەر جێگایەک ئاگرێک دەکەنەوە تا ڕادەیەک بۆ مناڵەکانیان خۆشێک دەردەبڕن، ئەمە بابەتێکی ترە. و دەمەوێت ئەوە ڕابگەێنم بۆ لیژنەی ئەمنی ناوشار و ناحیەکانیش بە تایبەتی ناحیەی شۆڕش و ناحیەی تەچیا، لیژنەی ئاسایش و پۆلیس و هاتوچۆوە بەرگری شارستانی و تەندروستی و هەموو ئەو دایرانەی کە پەیوەندیدارن بە ژیانی ڕۆژانەی خەڵک، لیژنەکان بەردەوام دەبن و بەرنامە و کاری خۆیان لە ڕۆژانی نەورۆز بەدواوە جێبەجێ دەکەن.